سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئاماری پێشێلکاریەکانی بەرامبەر با ڕۆژنامەنووسان و دەستگا ڕۆژنامەوانیەکان بۆ ساڵی 2021 بڵاو کردەوە. ئەم راپۆرتە جگە لەوەی خوێندنەوەیەکی پیشەیانەی ڕەوشی ڕۆژنامەگەری و باپێی ئامارەکە لە ساڵی 2021دا 79 حاڵەتی پێشێلکاری ئەنجام دراون. ژمارەی ئەو ڕۆژنامەنووس و دەستگا ڕۆژنامەنووسانەی پێشێلکاریان بەرامبەر کراوە بریتی بووە لە 187 ڕۆژنامەنووس و دەستگای ڕاگەیاندن. سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەوە ناشارێتەوە کە هەرێمی کوردستان ژینگەیەکی شیاو نییە بۆ ڕۆژنامەوانان و ئازادی کاری ڕۆژنامەوانی. زۆر گرنگە لەسە ئامارەکان ڕابوەستین لەسەر جۆرەکەی و بەردەوامبوونی ئەو ئامارە و پێشێلکارانە ینی کە ئامارەکان دەبینین واتە لە هەستا لە هەرێمی کوردستان ئێمە لە ڕووی یاسایی لە ڕووی پیشەی ڕێگای تەواو بۆ ئازادی ڕۆژنامەنووسی دەست بەرقرار نییە. ئەمە یەکەن. هی دووەم بە شێوەیەکی گشتی لە کوردستانە فەزایەکەیە بۆ کاری میدیایی، بەڵام لە دووسێ لاوە ئەم فەزای کارکردنە تووشی کێشە دەبێتەوە. یەکیانەوەیە کە دەستگاکانی پەیوەندیدار بە ئەمنیەت و ئاسایش لە هەرێمی کوردستان هێشتا نازان ڕۆژنامەنووس چ ئەرچێک جێبەجێ دەکات. ئەگەرچی لە هەرێمی کوردستان چەند یاسایەکی تایبەت بە کاری ڕۆژنامەوانی بوونیان هەیە، زۆر جار بە یاسای باشیش ناو دەبرێت، بەڵام کارپێنەکردنیان گرفتێکی دیکەی بەردەم کاری ڕۆژنامەوانی و ڕۆژنامەنووسانە. جێبەجێنەکردنی یاسا لە هەموو بوارەکانە بۆتە شتێکی زۆر ئاسایی لە هەرێمی کوردستان لە ڕاستیدا. یاسای مافی بەدەستێنانی زانێریشەکە لەو گرنگترین یاسایانەی کە هەیە و ڕێنمایی بۆ دەرنەچووە ئەیجینا کە یاسا دەرەچێ دوو جیهەتی جێبەجێکردن هەیە، جیهەتی دادگای هەروەها جیهەتی تەنفیزی. جیهەتی تەنفیزیە تاوەکو ئێستا ڕێنمایی بۆ دەرنەکردووە. ئێمە لە لیژنەی ڕۆژشەمبیری لە پەرلەمان چەندین جار نووسراومان بەرز کردەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەنجومەنی وەزیران وەجە ختمان کردێتەوە لەسەر ئەم بابەتە، بەڵام دەبینین خۆلادانێکەیە لەسەر ئەم مەسەلەیە. ڕامیار ڕۆژنامەنووسێکی مەیدانیە، زۆرجار لە کاتی کارکردنیدا پێشێلکاری بەرامبەر کراوە. ئەو نیگەرانە لەوەی تاوەکو دێت ئازادی کاری ڕۆژنامەوانی بەرتەسک دەکرێتەوە و ڕێگە نادرێت ڕۆژنامەنووسان بە ئازادی و بەبێ بەربەست کارەکانی خۆیان ئەنجام بدەن. زۆرتی پێشتکاریەکان ئەوەی کە بەرامبەر ئێمەکرا لەلایەن هێزانامنیەکانەوە بوو بەڕاستی بەداخەوە، یعنی ئێمە خۆش دەزانی لە کاری مەیدانیە ئەوەیە کە تۆ وێنەکان وەکو خۆی بگەێنی، بەڵام بەداخەوە زۆرترین بەرکەوتنمان لەگەڵ هێزانامنیەکان هەبوو، یعنی قسەی ناشرینمان پێوتراوە بە غازی فرمێسکرێش ڕوبەڕوومان بوونەتەوە. هەروەها تەنانەت ئێمە لە کۆتا ڕۆژی خۆپشاندانەکانی قوتابیان کە لەبەر دەرکی سەرای ئازادی ئەنجامدرا ئەوە بوو، ینی کۆتا ڕۆژی خۆپشاندانەکان بوو، جگە لەوەی کە بە غازی فرمێسکرێش ئێمە لەگەڵ هاوکاری کامێرەمانەکەم چەند جار بەرکەوتین، ئەوەش بۆ ڕوبەڕووی دەستگیرکردن بووینەوە و کەلوپە لە ڕۆژنامەوانیەکانمان لێ سەندرا. باپێی ئامارەکەی سەندیکای ڕۆژنامەنووسان ئەو پێشێلکارانی لە ساڵی ڕابردوودا تۆمارکراون بەم جۆرەیە: 17 حاڵەتی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان هەبووە و 31 حاڵەتی جیاکاری و ڕێگەنەدان تۆمار کراوە، لەگەڵ 22 حاڵەتی سوکایەتی و هێرشکردن و 4 حاڵەتی لێدان تۆمار کراوە. هاوکات 3 کەناڵی ڕاگەاندنیش داخراوە. باپێی بەدواداچوونێکی سەندیکای ڕۆژنامەنووسانیش بۆ ساڵی 2021 پێشێلکاری بەرامبەر با ڕۆژنامەنووسانی ژن و گێچەڵی سێکسی زیادی کردووە. هەوراز ئەحمەد، شارپرێس، سلێمانی.